بەڵێ بەگومان ساڵانە پێش هاتنی وەرزی هاوین و گەرما لەبەر ئەوەی هەمووان دەزانی وەرزی هاوین و گەرما هاوڵاتیان پێویستێمە بڕێکی زیاتری ئاو دەبێتن و ئاوێکی زیاتر بەکاردەهێنن و وە ساڵانە بڵێن کێشەی کەم ئاوی لەوانەیە لە شوێنێکە بۆ شوێنێکی تر دروست ببێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ئێستاوە خۆمان ئامادە کردووە و کۆمەڵێک پرۆژەمان لە بەردەستە دەرخستەمان بۆ کردووە و گاندوتمانە لایەنی پەیوەندیدار لە ڕێگەی لە ڕێگەی قایمقامی بۆ پارێزگا و لە ڕێگەی بەڕێوەبەراتی ئاوی دەوروبەری پارێزگای دۆک بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و شوێنە پەیوەندیدارەکان ئاگدارمان کردووە و ئینشاءڵڵا بەپێی زانیاریەکانمان بەشێک لەو پرۆژانە بڵین ڕەزامەندی لەسەر درەوە بۆ نمونە بڵین پرۆژەی ئاوی تاقی خێلەکی لە سنتەری قەزای بەردەڕەش ئەمانە بۆ ساڵی 2022 و لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگا هەروەها پرۆژەی گاندنی کارەبای بەردەوام بۆ سنتەری ناحەی دارەت و پرۆژەی کۆلانی بیر و تۆڕی ئاو لە بڵین لە هەر لە ناحەی دارت و بەڵام لە گوندی زەنگەنان و لە گوندی گربدەویش پرۆژەی کۆلانی بیرمان هەیە و لە سەبارەت بە ناحەی ڕۆڤێش لە ئێستادا گوندی پەلاسان پرۆژەیەک بۆ ئینشاءڵڵا موافقەی لەسەر کراوە و هیوادارم لە نزیکترین کاتدا حکوومەت ئەو بڕەپارەی لەبەردەست بێ و دەست بە جێبەجێکردنی پرۆژەکان بکەین هەروەها لە ساڵی پارێش بڵین ساڵی 2021 بە هەمان شێوە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بڕێک چەند پرۆژەیەکمان هەبوو دوو پرۆژەمان لە سنتەری قەزای بەردەڕەش بۆ کۆلانی بیر و تۆڕی ئاو و لە ناحەی ڕۆڤە لە گوندی جوجەرگەورە کۆلانی بیر و تۆڕی ئاومان هەبوو لە ناحەی دارەتوش بە هەمان شێوە لە سنتەری ناحەیە و لە گوندی قادسیە و بەردەوام ئەم ساڵی شەر لەسەر بودجەی خۆمان بڵێن داهاتی فەرمانگەکەمان پرۆژەی تۆڕی ئاومان لە گەڕێکی قەلات سنتەری ناحەی ڕۆڤێ جێبەجێ کردووە لە ماڵ